خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان ئەزانن لە مانگی نوێیە لە سەرانسەری جیهانە بە مانگی هۆشیارکردنەوەدا ئەندێت بۆ شێرپەنجەی مناڵان واتە لە یەکی نۆ هەتاوکو کۆتایی مانگی نۆ ئەم مانگا تایبەتە بە هۆشیارکردنەوەی مناڵان سەبارەت بە شێرپەنجەی مناڵ هەر بۆیە لە هەرێمی کوردستان و لایەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیشەوە ئەم مانگە پڕە لە کار و چالاکی بۆ ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوون بۆ ئەو خێزانانەی کە مناڵەکانیان شێرپەنجیان هەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەستاوە بە هەڵمەتێکی هۆشیارکردنەوە لەم نێوەندا اینجا بۆی ئێمە بە چڕ و پڕی لەسەر گرنگی هەڵمەتەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان قسە بکەین کە ئازانین لە هەر شوێنێکا منداڵێک پێویستی بە هاوکاری بێت بە دڵنیای ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەستی هاوکاری بۆ مناڵانە درێژ کردووە اینجا چ جالەوەی کە منداڵێک ئازارێکی هەبێ نەخۆشیەکی هەبێ بە دڵنیایەوە بەرپرسیار بە شێوازێکی بەرپرسیارانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاری لەسەر ئەم بابەتانەش کردووە اینجا بۆ ئەوی بە چڕۆپڕی لەسەر مانگی هۆشیاری سەبارەت بە شێرپەنجەی مناڵان و کار و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان قسە بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی مانداری بەڕێز کاک سامان کەریممان کردووە کە بەڕێزیان دەروون ناسن لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاک سامان سڵاو لەبێ زۆر بەخێر کاک سامان هەر دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا با لە مانگەکەەوە دەست پێ بکەین لە مانگی نۆیە مانگی هۆشیاری سەبارەت بە شێرپەنجەی مناڵان لە جیهاندا ئێوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە مانگایە چیەکەن؟ زۆر سپاس بۆ ئێوە پرۆژەی ئارا بە مانای ئومێد و هیوایەت پرۆژەیەکە لە پرۆژەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە تیشکی خستۆتە سەر کارکردن بۆ مناڵانی توشبووی شێرپەنجە لە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی تقریبان کۆمەڵی هاوکاریشمان هەر بۆ کەرکووک هەر هەیە ئەم پرۆژەیە بەشێکی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی بۆ مناڵانی توشبووی شێرپەنجە چکە خۆتان نەزانن توشبوونی شێرپەنجە بێژگە لە تاسیرە جەستەییەکەی ئەو کاریگەر جەستەیەکەی کاریگەریەکی زۆر پرسی دەرونیشی هەیە لەسەر خێزانەکان کە بەشێکی یەگەڕێتەوە بۆ زانیاری غەڵەت ئەو زانیاری غەڵەتەی کە لە کۆمەلگایە بڵاو بۆتەوە مانگی نۆ کە مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵیە ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی برۆشەر لە ڕێگەی بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ڤیدۆی بڵێن زانستی علمی بە هاوکاری دکتۆرەکان ئەمانە بڵاو بکەینەوە بۆ ئەوەی تیش بخەینە سەر ئەوەی کە یەک شێرپەنجە یەکسان نییە بە مردن دوو شێرپەنجە ئەو کەسێک کە تووشی شێرپەنجە ئەبێ یەکەم شت کە هەستی پێەکە هەست دەکات تەنیایە هەست دەکات کەس هاوکاری ناکە کەس دەکات کەس یارمەتی دەری ناکە هەستەکە هەر خۆیەتی تووشێن بێشانسی و نەکبەتی و بڵێن بێتاقەتیە بووە لە کاتێکا کەوانی ئەمانە پێ بڵێن کە هەمومان لەگەڵ تاژین یەکێک لە هاشتاگەکان کە ئەم ساڵ ئیشی لەسەر دەکرێت لە CCI بڵێن ئەوەیە کە ئەڵێ هەمومان لەگەڵ ئەو شتەیە ئەژین هەمومان لەگەڵ تانین بەیەکەوێن بە قووەترین بەیەکەوتوانین ژیانێکی زیاتر ڕزگار بکەین ئێمە بەشێکین لە کەمپینی عالەمی CCI Childhood Cancer International کەمپینێکە کە ئیش بۆ مناڵانی توشبووی شێرپەنجەکە و تقریباً هۆشیاری مانگی نۆمان تقریبان تا حدێک لەگەڵ ئەوانی شا بڵین تەنسیقاتمان بووە یەکێک لەو ئیشانەی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو بیکەین لە هەموو دنیاە بینایەکی زۆر بەناوبانگی وڵاتە مثلەن بەڕەنگی ئاڵتوونی دەردێت ئەبێ ئەکرێ بە گۆڵد باشە ئەمەش ئەم ساڵ بینای زانیاری تاوەری هەولێرمان هەڵبژار ئەومە هەڵبژار کە بیکەم بە ئاڵتوونی لەبەرەوەی ئەو ڕەنگە گۆڵدە لەگەڵ ئەو لۆگۆی شکلی ئەو لۆگۆیشی کە لەسەر دێت لەبەرەوەی زیاتر تیش بخەینە سەر ئەوەی کە شێرپەنجەی مناڵی هەیە بەڵێ وەکو نەخۆشیەکێ بەڵام ئەمە یەکسان نییە بە مردن یەکسان نییە بۆەوەی کە هەر کەسێ بیگرێت تەواوی ئێمە کۆتایی ژیانی بۆ حساب بکەین و لەسەر ئەوە ئیش بکەین سامان لە شێرپەنجەیە زۆر بەرنامەمان کردو زۆر جۆمان هەڵخستۆ بۆی کە پسپۆڕەکان باسیێن بابەتاکەن ئەڵێن بەقەدەر چارەسەر دەرمانیەکان لایانی دەرونی گرنگە تۆ خۆت وەکو دەروون ناسێ لەگەڵ ئەم قسەی بەڵێ یعنی چیان بۆکەن بۆ مناڵانە لە ڕووی دەرونیەوە لە هەموو نەخۆشخانە شێرپەنجەیەکان بێجگە لە بڵێن دەرمانی جەستەیی دەرمانی چارەسەری دەرونیشمان هەیە دەرونی کۆمەڵایەتی چارەسەری دەرونی کۆمەڵایەتەکە ئێمە بڵێن کاری هونەریان لەگەڵاکەن لە ڕێگەی کاری هونەریەوە چکە مناڵە بێت لە ڕێگەی کاری هونەریەوە زیاتر بڵێن هاوکاری دەرونی بۆ بکەی بە پێی تەمەنەکەی ئەڵبەتە و لەگەڵ ئەوەیشە جلساتیان لەگەڵاکەن لەگەڵ یانەدا ئەنیشی لەگەڵ خۆیان لەگەڵ خێزانەکانیانە ئەم لە دەورەی ئەم نەخۆشیەیە نەخۆشخانە ئەبێتە ماڵی دووەمی ئەم مناڵان
ئێمە ئەبێ ماڵی دومی ئەم مناڵانەیان بۆ خۆشکەین وان نەکەین کە ئەوان کە ئەم ماڵی دووەمەیان بینی ئەم نەخۆشخانەیان بینی ڕێک بیری دەرزی و دەرمان و چارەسەر و ناخۆشیەکانی بکەونەوە. ئێمە ژووری یاریمان هەیە شوێنی یاریمان هەیە مانگانە کەرەستە و چالاکی تایبەتیان بۆ ڕێئەخەین و چەند جار تا ئێستا بووە لە مناڵێکە تۆ توی شێرپەنجەواتە بۆ ئەوێ ئێمە بەهرەیەکی زۆر باشمانتیا دۆزیوەتەوە لە مەسەر لە ئیشی هونەریە لە کاری دەستیە یا مەسەرەن لە نووسینە ئەوە ئەمانە زۆر ینی دڵخۆشکردن بۆ ئێمەش و بۆ مناڵەکانیش کارێکەکەین کە مناڵەکەی شەست نکات کە ئەچێتە ئەو شوێنە بەس بۆ شتی ناخۆشە بۆ دەرزیە بۆ کاک سامان بەڕێزت ئەم ئارامکردنەوەی لایەنی دەرونیە بەس بە تەنها بۆ مناڵەکە گرنگە خود نەخێر بۆ خێزانەکەشی زۆر گرنگە بۆ نمونە مناڵێکە بینێت دایکەکە زۆر بێتاقەتە دایکەکە بەردەوام ئەگری خەفەتی هەیە کە مناڵەکەی تووشی شێرپەنجە بۆ ناحەقیشی نییە چونکە هەمومان جەرگەکانی خۆمانمان خۆشەوە بەڵام دایکان و باوکان کە بەم شێوازە بن ڕەنگە ڕاستە خوب گوێزرێتەوە بۆ خودی مناڵەکەش ئەگەر چەندە مناڵەکەش بەهێز و بەقۆت بێ ئێوە چۆن کار لەسەر دەرونی دایک و باوکەکەشەکەن ئێمە بە بەردەوامی کۆبوونەوە لەگەڵ دایکان و باوکانە هەیە بڵێن ئەو زانیاریە ئەو هۆشیارەیان بە دایکان و باوکانیش دەڕێگەی و کارانەوە کە یەکەم پێیانڵێن کە ئێوە بە تەنیانین ئێوە بە تەنهانین نمونەی ئەوانیان بۆ ئەهێنەوە کە چاک بوونەتەوە هەنێک جار ئەو کەسانی کە چیرۆکی سەرکەوتنیان هەیە ئەو کەسانی کە زاڵ بوو مەسەر شێرپەنجەیە دێنەوە هاوکاریمانەکە خۆبەخشانە نمون ئەوان قسەیان بۆ ئەکەن ئێمە خۆمان لەگەڵیانەدا ئەنیشین کە ئەم مناڵی ئێوە بەڵێ نەخۆش کەوتووە کەس ناڵێ نەخۆش نەکەوتەوە بەڵام چارەسەر هەیە چارەسەری پێشکەوتوو هەیە ئێمەش لەگەڵتانین و لە حاڵەتێکی تریشە لەگەڵ مناڵەکانە تۆختێک کارەکەی بەمەرجێک ئەو مناڵە ورەی بەرز بێت دەروونێکی باشی بێت دەروونێکی ئارامی بێ ئەگەری زۆر زیاترە مقاومەی بێنی زیاتر بێت لە حەست ئەو نەخۆشیە بۆیە لەم بابەتەی ئێمە سەیری حاڵەتەکەکەین و هەر خۆتان شتێکی جوانتان فەرموو ئەوختێک دایک و باوک ورەی بەرز بێت بە قووت بێت بەهێز بێت ئەمە ئەگوازێتەوە بە مناڵەکەیش بەس بە عەکسیشەوە ئەتوانین بیگوازێتەوە واتایەوە حاڵەت هەیە ئەم بابەتە ببینین هەست بکەی دایک و باوک لە ڕووی دەرونیشەوە کاتێک تێگا منداڵەکەی تووشی شێرپەنجە بووە لە ڕووی دەرونیەوە ئەوانیش خەریکە تێکەشکێن بەڵێ هەیە ئەم حاڵەتانەوانە لە ئەکسەر لە یەکەم بەس بە قسەکردن لەگەڵان هێوریانەکەنەوە تیانە گەێنیان نمونەکانیان بۆ هێنەوە یان چالاکیەکەی بۆ ئەوانیش هەر ئەو کۆبوونەوەی دایکان و باوکانەکەمان کە هەیە هەندێک جار برۆشۆرەکانیان ئەینێ هەندێک جار ئێمە بڵین کە دانیشتەکانەکەین هەندێک جار چاکبووە هێنین چاکبووە کەسەرن لەگەڵیانەکە قسە بکەن و چالەکانمە زیاتر لەمانەیە خۆی ئەبینێتەوە کە بڵین گەین لە حاڵەتێکی شایبسە لە مانگی نوێ هەندێک جار لەگەر شتێکمان بێ زۆر جار دایکان و باوکانیش بانکەین بۆی و زانیاریانیان زیاتر پێ بکات ئێمە وەختێک برۆشەرەکان یا بەسەرەن ویدۆکان بڵاوەکەینەوە ئامانجی زۆر سەرەکیمان ئەوەیە ئەو بەعام دایک و باوکەکان بەعام کۆمەڵگا تێبگات لەوەی کە کاتێک هەواڵێکی وا ئەبیستێت باشە یەکسەر خۆی نەدۆڕێنێ بەداخۆ فۆبیایەکێ بەرامبەر بە ئەسڵ نەخۆشخانە شێرپەنجەیەکان دێگەی تەنانەتەوە بۆ هەر شتێک یانی بیستومە لە کەسی نزیکی خۆم وتوێتی بۆ فڵانشتی براکەم کە هیچ پەیوەندێکی بە شێرپەنجەوە نەوتیان پشە بۆ خەستەخانەی هیوە وتی ێستا لە ژنۆم شکاوە خۆ نەخۆشخانی هیوە زۆر جە بۆ پاسێکی خوێنتوانانی بۆ چێکێکی خۆت چەندها نەخۆشی بڵێ هەرەوەڵا بۆ ئەوەیش بێت تەنانەت تۆ ئەچیت عیلاج وەرەگری کاک سامان ئێوە چۆن کار لەسەر بابەتێکەکەن کە دووبارە ئەم مناڵانە تێکەڵی کۆمەلگاکەنەوە لە کاتێکا کە ئەبینی بۆ نمونە کچێکی پشکۆلەی جوان حەزی زۆر لە قژە درێژەکەیەتی کە هەیەی بەڵام ئیتر بەداخەوە کە تووشی شێرپەنجابێ ئیتر لە کاتێکا کە ئەو دەرمانانە وەرەگرێ ئیتر قژی پێوە نامێنێ بۆ نمونە ئێوە چۆن دوای ئەم بابەتانە کار لەسەر دەرونی ئەو مناڵانەکەن چۆن ئەم دۆخیان لە هێورەکەنەوە ئەم بابەتیان چۆن تێئەگەێنن ئێمە لە یەکەم حاڵەتە ئەگە بزانین ئەو کەسە زۆر بە ئەو وەرینی سەر و قژی خۆی بێتاقەتەکە تەبان هەرێش بێ بە تایبەتی بزن کشێکی مەسەن 13 ساڵ بەڕاستی ینی تاسیری تێکات ئەمە لە یەکەم حاڵەتە لە یەکەم هەنگاوە هەوڵین قژی دەستکردیان بینێ بەڵام لەگەڵەوەیشە هەوڵێن کە کاریان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە هەست نەکات کە ئەمە هەموو شتێکە هەست نکات کە ئەم قژێکە وەریوە ئیش ئەویشێک سەر تەواو هیچ شتێکی نەماوە هەوڵێن ئەوە بە قوتی بکەینەوە کە بڵین تاو وا بزانێت کە بزانێت کە ئەمە موقەتە تەواو ئەبێت و لەگەڵ ئەوەیشە ئەم یەک کۆمەڵ شتی تری هەیە بۆ نمونە ئێمە لە چەندها کچە لە چەندها کوڕا بەهرەمان دۆزیوەتەوە ئەو بەهرەیە کە ئەیدۆزیتەوە ئەم سیقە باوەڕ بتمانە بەخۆبوونی زۆر زیاتر چێتە سەرەوە یعنی هەست دەکات کە بەس زاهیر و بەس مەسەن دومچاوی بەس ئەوە نیەوە ئەمجا لەگەڵ ئەوەیشە تێی ئەگەێنی کە ئەمە موقەتە ئەو فعلا وایشە بەڕاستی موقەتە بێتەوە
و لەگەڵ ئەوەیشا لە کاتی چارەسەرەکەیە زۆر جارێمان بڵێ ئەم هۆشیاریانە بۆیە بڵاوەکەینەوە بۆ ئەوی مەسەلەن ئەو کەسانی کە مناڵێکی شێرپەنجەیان لەگەڵە بۆ نمونە مناڵێکە لە مەکتەبە مناڵێکی شێرپەنجەی لەگەڵە بزانێت کە چۆن تەعامل لەگەڵ ڕفیقەکەی بکات بزانێت کە چۆن هاوکاری یارمەتیدەری بێت بڵێ و بزانێت کە چی بکات کە ئەم ڕفیقەی خۆی بریناری نەکات چۆن چی بکات کە هاوکاری بێت یارمەتیدەری بێت وایە لەو حاڵەتانە ئێمە زۆر هەوڵەیەن کە بە تایبەتی مناڵەکان کە توی شێرپەنجە بوون هاتوون بۆ لای ئێمە بیر و فکر و هۆشیان بەلای ئەو شتانەیە بگوازینەوە کە بەڕاستی ئی خۆیانە نەک ئەوەی کە بڵێن مەسەرەن لە دەستیانەچێت بەهرەیەکە شتێکی باشە ئەو باشە کاکسام من داتایەکەم خێنەوە ئەڵێ لە سەرانسەری جیهانە ڕۆژانە تۆمارێکێک کە مناڵ تووشی شێرپەنجە بێتی تەبار هۆکارێک بێت بەڵام لەگەڵ ئەوە شال لە 180 ئەو منداڵانەی کە تووشی شێرپەنجە بن بە خۆشحاڵیەوە چاکە بنەوە زیاتریش بە دڵنیاییەوە اینجا تۆ باسێکی ئەومان بوو کە تا چەند ئەو ئامارانە ئێوە بە مناڵەکانە گێنن تا چەند چیرۆکی تێپەڕاندنی نەخۆشی شێرپەنجە بە مناڵانەڵەن تا چەند ئەمانە دڵخۆشیانە کاتا چەند ئەما بێتەوە کارێک بۆ ئەوی کە ئەو ورەی کە هەیەە هێندەی تربەرستریکەنەوە ئێوە بۆیان لەو ڕێگایەوە یاخود بینیوێتی لە تەنیشت خۆیەوە مناڵێکە بووە چەندێکە چارەسەر وەرەگرێ لە دوای ئەوەی تر پێویستی بە چارەسەر نەما و نەخۆشیەکەی تێپەڕان و نەخۆشخانە جێهێڵە ئەمانە تا چەند دڵخۆشکەر و هێورکردنەوەم بۆ دەرونی مناڵان. خۆی کە لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە قسەمان کردووە باسی ئەویان کردووە کە بڵێ باش چاکبوونەوەی مناڵ ینی ڕێژەیەکی باشە بەرچاوە لە مناڵە چاکبوونەوە زۆر زیاترانی بەرچاوترا ئەمە مای دڵخۆشیە بەڕاستی هەروە کە پێشتر لە خزمەتانە باسم کرد ئێمە ینی ئێستا مەسە بۆ نمونە من وەکو پسپۆڕێک چەندە قسەیش بکەم لەوانەیە قسەکان ئەو تەسیری نەبێت کە کەسێک کە خۆی بۆ ڕێگای ڕۆژە و چاک بووتەوە تەسیر بکاتە سەر دێگەی ینی ئەم بەو ڕێگایە خۆی ڕۆشتووە لی تێ ئەگات و ئەو زانەیە کە ئەم خۆی بەم ڕێگایە ڕۆشتووە وایە زۆر سوود لەوانە ئەبینی کە چاک بوونێتەوە بەڕاستی لەرۆز فاسییانەکەم کە زۆر هاوکارمان بوون لەو بابەتەیە یعنی خۆی ئەزانێت کە مەسەرەن بۆ نمونە مناڵەکە ئەڵێت حەست دەکەم خەریکم دڵم تێکەڵ دەیا شتێک خۆشی بۆ ڕێگایە ڕۆشتووە و ئەم ئەو زۆر باش دەتوانێت تێی بگەێنێت کە نا تۆ منیش بەم ڕێگای ڕۆشتوم ئەمە چاکبوونە ئەوە تا منیش تووشی حاڵتە بووم هەموو ئۆشتانیشم بەسەر هات قژیشم وەری سامانەمانە و کوونمونە ینی ئەهێنرێن بۆ مناڵەکانی تر قسە بکەنیان چۆنیە ینی منێسا شتێکم بینی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بووەوە لە بەشێکی زۆر لە نەخۆشخانەکانی جیهان لەنێو نەخۆشخانەی تایبەتی شێرپەنجەی مناڵانە زەنگیان داناوە یعنی ڕۆژانە کە کەسێک چاکە بێچێ زەنگ لێە هەمویان چەپڵی بۆ لێن ینی هەستەکەی کەشێکی زۆر ورە ئامێز بۆ نەخۆشەکانی تریش بڵاو بێتەوەڵێ مادامەوە چاک بووە ڕەنگە دوای ئەو سەری من بێ بچم من زەنگەکە لێدەم ئەم جۆرە چالاکیانە هەیە یعنی کاتێک ڕۆژانە من دڵنیام لەنێو نەخۆشخانی هیوا منداڵ چاک دەبێتەوە پیشانەدرێت ئەزانرێت نەخۆشەکانی تر ئەزانن کە کەسێکەیە چاکە بێتەوە چۆتە دەرەوە نەخۆشەکەی تێپەڕانەوە بەڵخۆ پیشاندانی منومانە زۆر گرنگن زەنگە بۆ خۆی یەکێک چاوەڕێکە باڵاسی ڕۆژێ بچێ زەنگەکە لێ بەتەئکید وایە بەتەئکید خۆی چاکبوونەوەی شێرپەنجە چاکبوونەوەی کۆتایی شێرپەنجە ئەبێ چەند ساڵێک ئەم کەسە عیلاج بەکار نهێنێت و تەواو هیچ پێویستی بە عیلاج نمێنێ ئەو کاتە ئەڵێن بڵێن چاک بۆتەوە بەڵام لە حاڵەتێکی لەم حاڵەتەیشا ئێمە گروپێکمان دروست کردووە گروپی چاکبووەکان گروپیوانەی کە ڕزگاریان بۆ چاکبوونەتەوە باشە لەبەر چی لەبەر دوو هۆکار لەبەر هۆکاری یەکەمەوەی کە ئەوانیش بێنەوە هاوکاری ئەمان بکەن کە بڵێن ینی قسەیان لەگەڵا بکەن و یارمەتی دەریان و ئەو کەسێک کە چاکە بێتەوە هەنێک جار دوای چاکبوونەوەیش هەنێک مزعفاتە ئەمێنێ لەسەر کەسەکە لەسەر ئەو بینە یا مزعفاتەکە ئایا جەستەیە دەرونی بۆی کارێ بکەین کە باشتر بگەڕێن و ناو کۆمەڵگا بۆی کارێ بکەین کە باشتر بشتنەوە ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە بەڵێ ئەو نمونانەمان هەیە و چەندها جار بووە ئەو چالاکیە کراوە کە مەسەڵەن کەسێک چاک بووتەوە هاتۆتەوە بە قسەکردن بێ یا بە ورە پێدانەوە بێ یا بە بڵین هاوکاریکردن یان بێ ڕۆژانە ماوەی لەوە پێش دوو خۆبەخشمان لا بوو کە خۆیان بۆ خۆناغەیە تێپەڕین ئەسا خۆیان پێیان وتیان حەزەکەین بینەوە هاوکاری برادەرەکانمان بکەین کە وەکو ئێمە پێشتر توش بوون ئێستایش لەو نەخۆشیە باشە کاک سامان کەشی ناو نەخۆشخانەکان ئەبێت چۆن بێت بۆ نمونە ڕەنگە لە وڵاتان کەشێکی هێندە ئارام ڕەخسا بێت بۆ بەتایبەت بۆ نەخۆشخانەی مناڵانەکان کە ئەسڵان هەست بەوە نەکەن کە لە نەخۆشخانەیان کۆمەڵێک ڕنگ و یاری و کۆمەڵێک بابەت هەیە کە پەیڕەو کراوە لەوێ ئەمانە تا چەند کار لەسەر دەرونی مناڵەکە و هەروها لە لای خۆشمان تا چەند ئەم بابەتانە پەیڕەو کراوە تا چەند کەشێکی زۆر لەبار گونجاوە بۆ مناڵ بۆ ئەوی ئەو کاتانی کە لە نێو نەخۆشخانەیە ترس و دڵە ڕاوکێ و قەلەقەیەکی لا دروست نەبێت ئەو مناڵە
ئێمە تیممان هەیە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کە تایبەتمە شێرپەنجەی مناڵی بڵێن شێرپەنجە نەخۆشخانەی هیوا و نانەکەری و سنتەری ژین و ژیانەوە ئێمە تیمی تایبەتمان هەیە تیمی توێژەری کۆمەڵایەتی و تیمی مامۆستای هونەرمان هەیە ئەمانە لەوێ کەشێکیان بڵێن کەشێکی زۆر ئارام بۆ مناڵەکان خۆڵکەن کەشێکیان بۆ دروست دەکەن کە مناڵەکان بەڕاستی تا ئەو شوێنەی فکرێ هەست نەکەن کاتون بۆ نەخۆشخانە هەست بکەن کە هاتوون بۆ شوێنێکە چێژ لە کاتەکەیان وەرەگرن هاتوون بە شوێنێکی یاریکردن هاتوون بە شوێنێکە بڵێ چارەسەرەکەی شوەرەگری بەڵام لەگەڵ ئەوەی شا یاریش ئەەکەی شتی خۆشیشەکەی ئێمە ژووری یاریمان هەیە لەم شوێنانە و لەخوا بزگابێش زۆر سپاس بۆ ئەو نەخۆشخانش کە ئێمە ئیشی تیاکەین بەڕاستی ئەو مەجالیان پێیان کە کەشێکی زۆر ئارام خۆڵکەنی بۆ مناڵەکان کەشێکی زۆر خۆش خۆڵکەین بۆ مناڵەکان بە زۆر جار مناڵەکە کە دێ بۆ ئەوێ ئەسڵەن بیری ئەچێتەوە کە لە نەخۆشخانەیە کە هەمومان ئەزانین هەرمان لە مناڵیەوە ینی ترسێکمان هەر لە بڵێن نەخۆشخانە هەر بووە ترسێکمان لەینە لەوانە تا کەسی گەورەش لەو ترسەی بێ بەس زۆر جار ئەو کەشە وای لێ دێت کە ئەو مناڵە هەر هەست ناکاکە لە نەخۆشخانەیە بۆیە زۆر جار مەسەن جاری وا هەیە یادی لە دایکبوونیان بۆ ئەکرێت چالاکی تایبەتیان بۆ مناگەدارم کۆمەڵە خۆبەخشیشە لە مناڵپارێزی کوردستان نازان ماونەوە خۆبەخشانە لە نێنەوە خۆشخانە ڕێگەیان پێ نەدراماوە کە زانام کێشەیەەکە بوو وسە ماون یان نەماون نەنا کێشە نییە بەڵامی تر لە ئێستاە بڵین خۆبەخشەکان هەر بەردەوام یەن و ئەڕۆن ئێتر ئەو لە چالاکیەکان باشدارێکەکانە لەگەڵمانە بەشدارن ینی هیچ کێشەیەکی وانە لەگەڵمانە بەردەوام و ینی جاری وای خۆبەخشمان لەگەڵ جاری وای شێمەسە بەهۆی ئیش و کاچکە زۆربیان گەنجن ینی داوامیان هەیە داوامی زانکۆی شتێکی وای کاک سامان ئێوە کار و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەتەن هەبوو توژوانی شێرپەنجە یاخود نەخێر ئەو مناڵانەی تری ئەو خێزانانەی تریش بەسەرەکەنەوە کە بتوان مناڵەکانیان پارێزن بۆی کەڕوبەڕووی شێرپەنجە نەبنەوە بۆ نمونە هەر کار و چالاکیەکانتان لەناو سنتەری شارەکانانە بێ قەزا و ناحێ و گوندەکانیش بەسەرەکەنەوە ئەمانە چۆنە نەخێر ئێمە لە هەموو شوێنەکانی بڵێن هەرێمی کوردستان و سائیدەن لە کەرکووکیشا بە تایبەتی ینی ئیشەکەین بۆ مناڵێن توژوی شێرپەنجە و بۆ کەسانیش کە جارێکە کە مناڵەکانیش کورس سەلامەتە ئێمە لە برۆشورەکانە کە بڵاویەکەینەوە بەسەریانە نیشانە سەرەتاییەکانی شێرپەنجەی مناڵیەکە بڵاویەکەینەوە ئامانجمان لەمە چیە ئامانجمان لەمە ئەوەیە کە بتوانین بە دایکباوکان بڵێن کە ئەگەر ئەم نیشانانەی تیا بوو لە مناڵەکەتە بە زووترین کات بیگەێنەرە شوێنێک کە تۆ بتوانی تەشخیصی بکەیت لەبەرەوەیەک ئەگەر ئێمە بتوانین تەشخیصی پێشوەختە ینی تەشخیصی پێشوەختەیە خێرا بکەین لە مناڵەکانە هەر بەپێی ئەو پرسێکە لەگەڵ دکتۆرەکانە بڵێ قسەمان کردووە ئەگە ئەمەری چاکبوونەوە ئەگەری چاکبوونەوە زۆر زیاترە لەبەرەوە بەڕاستی ئامانجێکی زۆر سەرەکیمانەوە کە دایکبووەکانی تیشە لەمان تێ بگەن لە فەیامەکەمان دەستان خۆش بێماندوو نەبن وەکو پێشتیش باسی نێوەکە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە ببینێت مناڵێک پەنجەیەکی ئازاری پێگەشتی ئێوە بە دڵنیایەوە هاوکاریەکان دەستان خۆش بێ بەیوای بەردەوامیتان ماندوو نەبن دەستخۆشی بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەموو ئەوانەی بەشدارن لەوەی کە لە ڕووی دەرونی و لە ڕووی بەرزکردنەوەی وری توشبوانەوە ڕۆڵیان هەیە کار دەکەن دووبارە دەستان خۆش بێت خۆشویستان